بناي خوای گەورە مهربان من ناوم ڕێبوار مەجید محەممەد عەبدوڵڵایە با ڕەچەڵک عەسر هەڵەبجەین خەڵکی هەڵەبجەی شەهیدین دانیشتووی شاری سلێمانین لە دوای کیمەبارانەکەەوە هاتنێتە سلێمانی ئیش و کارمان هەر لە مناڵیەوە لە بەردەستی خەیاتا گەورە بوو ئێستا ئیشی جلوبەرگی کوردیەکەین حازری ئیتر بە ئیش و کاری جلوبەرگی کوردیەوە خۆمان مەشغوڵەکەین و ئەم کارە خێریش ئەلحەمدوللا ساڵانی زوو هەر بەردەوام بووین بەس بەم تەرمۆزە بچووکە بەردەوام بووین ئێستا پرۆژەکەمان لەگەڵ هەندێک دەرو دراوسەیە گەورە کردووە ئەم دراوسانێش هاوکارمان بوون ئەلحەمدوللا ئافرەتی بێخوا ئیتر ئەبەم شێوەیە کارەکە بین بەڕێوە هەنێ براژێت ئاوەخواتەڵە کاکەمە کێ ئەم کارێدان ئاڵێ خۆمان کردومان ئاڵێ کاکە حەزەکەین بەشداری فەرمامێکە ئاڵێ حەزەکەی بەشداریکەن لەو کارەکەتی هیوایە هەیە بە 10 کارتۆن بە 20 کارتۆن هیوایە بە 50 کارتۆن هیوایە بە 2 کارتۆن بە کارتۆنێ هیوایە بتڵە ئای خۆی پێی کات ناوینەکەڵە با یەکێک بیخواتەوە خۆ من نایخۆمەوە ئابم شێوەیە ئەلحەمدوللا سپاس بۆ خوای گەورە خەڵک زۆر چای لێکردوین ئابم شێوەیە ساحات لە جادێکاوە هەتا چتە سەرەوە تا ئەسحابەسپیرەوە چێ دووسێ خێرخوازیکەش دایان نابێ ئابم شێوەیە الحەمدوللا ئێمە ئینێکمان کرد مقابلەیەکمان کرد خەڵک زۆر چاوی کرد لەمە سپاس بۆ خوای گەورە یعنی خەڵکی زۆر هاوکارمان هەر خۆمان نین ئێمە بنێر خۆمانین تا بۆ نمە دەرەجاسکان کاتێ منەچ بۆ نوێژ هەندێک برا هەیە لەم ناوای هاوکاری ئاوەکانە ساردەکان ئەخاتە سەرەوە گەرمەکان ئەخاتە ژێرەوە هەندێک لەو ئاوە گەرمانەی خێنە ناو ئەمە و هەندێ برا بەشداریمان لەگەڵاکەن خوای گەورە جزا خێری هەموویان باتەوە هەر من نیم بەتەنیا ئەوە دوکانارانە هەر هەمویان بەشدارن ئەمە لە کشی باشترە ئافرەتی بێ مامێکە هەمووشتە باشتر ڕاستی ئافرەتدانە فەرموو ئەتا بەم شێوەیە ئێمە الحەمدوللا بین بەڕێوە خوای گەورە لێمان قوبوڵ کە ئێمە هەدەفەکەمان تەنها ڕەزامەندی خوای گەورەیە بەبێ هیچ ئەم لاولایەوە نییە بڵێم وەڵا ئەمە لە بەرخاتی فڵان ئەو لە بەرخاتی فڵان تەنها خوا لێمان ڕازی بێ و بۆ ئێمە بەسە ئەگەر دەوەچ ئێمە لە ڕۆژێکە 35 کارتۆن 30 کارتۆن ئاو سەرفەکەین حەمدە ڕۆژی 50 داگن 30 بۆ 35 کارتۆن سەرفەکەین ئالەم 35 کارتۆنشگەی 1800 1900 ئاوەکات الحەمدوللا ئەگەر ئالەم 1800 ئاوەیە ئەگەر 20 کەس دوعای خێرمان بگە خوای گەورە لێمان وەرگێ بۆ قیامەت بۆ ئێمە بەسمان دوکانەکەینەوە لە ساعت 8 بەیانیەوە کاگە ژیرمان هەیە لێرە خوای گەورە جزای بەخێر بات دراوسێ دوکانە هەر بەیانیان خۆی سەواڵەکە لەگە خۆیانە دوو قاڵ بەیەنێ ئەو دوو قاڵبە هەتاکم ساعت 12 نیوەڕۆ بەشەکات ئێمە لە ساعت 9 دای ئەنین هەتا 12 نیوەڕۆ دوو قاڵبە بەشەکات لە 12 ئەم هەماڵانش هاوکارمانە خوای گەورە جزای بەخێری ئەوانیش باتەوە یان نێرین بۆ سەوڵ ناڵێ ناڕووی معمەلی سەوڵەکە تۆزە دوورە لێمانەوە بە عەرەبانەکانە چنە هێنن بۆمان دوو قاڵمان بۆین 12 هەتا ساعت 3 لە ساعت 3 ئێمە دوو قاڵەکەیکەین بە 6 قاڵبە تا ساعت 5 ئەمە بەردەوامە ئێمە الحەمدوللا سپاس بۆ خوای گەورە هەتا گەرماش بەردەوام بێ ئێمەش بەردەوام بین لەم کارە خێرە ئەگە خوای گەورە لێمان وەرگێ بە نێتێکی پاکە و ئینشاءڵڵا ئێمەش بەردەوامە بین ساڵانی زوو بە ئاوی تەرمۆزە بەشداریمانەکەرە و کاتە مەمنوع نەبوو بەس ساکێ ساحە نایڵێ ئاوی تەرمۆزەکە دابین ئەم کارەمان پێ باشتر بوو تا ئاوی بەلوعاکە بنین خەڵک خۆی ئاوەکە تێبکات و بیخواتەوە کاری ئەمەش ئاسانترە بەڕاستەکێ تاکو کاری بەلوعاکە بڕۆ پەرداخ بێن و پەرداخ فڕێ بۆ ئەمە باشترە هەر لە پاڵ خۆیە کارتۆنی ئاوەکە دانێوە کە ئاوەکە خواتەوە پەرداخە خاتە پاڵ کارتۆنی ئاوەکە ئەو بۆ ئێمە ئاسانترە برایانی شارەوانیش هەریان لە بەردەمی خۆمانە هەڵێک نوێی خەنە کەپسەکەەوە فڕێن سەرەتا دەستخۆشی لەم پیاوە بەرەزا ناکەم ئەمە کارێکی خێری زۆر زۆر جوانە لەم کاتەیە کە دەرەجەی 50 لە سلێمانی کە گەشتوێتە نزیکەی 48 بۆ 50 لەم ڕێگایەوە تا خوارەوە من چەند جارێک بینیمە کە ئاو نووسراوە بۆ خێری ئەمە لە زۆر وڵاتان ئەکرێ بەڵام لە ئەوەی کە تا ئێستا بە جوانی ماوەتەوە ئەوەی من بەبیرم بێت لە ساڵی نەوەکانیشا لە ساڵی هەشتاکانە ئەم ئاوە بە شێوازێکی تر بوو جاران لە هینێکدانەوە جامێکە و بەڵام ئەمە دەستخۆشیان لێکەین خوا ڕزقی خێری هەموو لایەک بە بەڕاستی شتێکی جوانە نمونەیان زیابێ و